لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 1368 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی رب العالمین و هیوادارمی ئێوەی ئازیز سوودی لۆر بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قالت رسلهم أفي الله شك فاطر السماوات والأرض يدعوكم ليغفر لكم من ذنوبكم ويؤخركم إلى أجل مسمى قالوا إن أنتم إلا بشر مثلنا تريدون أن تصدونا عما كان يعبد آباؤنا فأتونا بسلطان مبين. بەڵێ بەڕێزان لەوانەیە ڕابردوو کەمێک لە خزمەت سەرەتای و ئاەتەدا بووین. طبعا ئەوان لە ئاەت پێشووتر وەکو خوای گەورلومان باز دەکات سوبحانە وتەعالا کاتێکەوە پێغەمبەرانیان لۆ هاتیە عەلەیهیمو سڵاو وسەلام ئوممەتەکانیان زۆربەی زۆر پەیامی پێغەمبەرەکانیان ڕەت کردیتەوە و دەستیان لە بۆ دەمیان بردێکەوە وەکو گوتمان کەوا بە چەند شێوەیەک لێک درایەوە الحاصل کوفریان بە پەیام پێغەمبەرانیان کردێ و گوتیتیان ئێمە شەک و گومانمان هەیە لەوەی ئەتوو باسی دەکەی. ئیتر لێرەدا شەک و گومانمان هەیە دەڵێن لە پەیامەکەت. لێرەدا پێغەمبەران عەلەیهیمو سڵاتو وەسەلام طبعاً لێرەدا لەو چەند ئاەتە خوای گەورە بەگشتی باس لە هەڵوێستی پێغەمبەران دەکا کە هەموویان یەک پەیام و یەک هەڵوێستیان هەبووە و بەگشتیش باز لە هەڵوێستی قەومەکانیان دەکا بەرامبەریان کە ئەوانیش بەگشتی یەک مووقفیان هەبووە کەوا زۆربەی زۆر کوفریان کرد بە پەیام پێغەمبەران. ئیتر لە بەرامبەر قسەی ئەوان کاتێک کە دەڵێن ئێمە شەک و گومانمان لە پەیامەکە ئەنگۆ هەیە و لەو پەیام لە ناوڕۆکی ئەو پەیامەکە ئەنگۆ دەیهێنن ئەوان لە وەڵامدا دەڵێن ئەفی اللهی شەک پێغەمبەرانیان عەلەیهیمو سڵاتو وسەلام وتیان ئایا شەک و گومان لە ئەڵڵا تەعالا هەیە وەکو باسمان کرد کە ئەوەش بە دوو شێوە لێک درایەوە کەوە ئایا شەک و گومان لە وجودی ئەڵڵا تەعالا هەیە یان شەک و گومانتان لەوە هەیەکەوە ئەو زاتە بە تەنها بپەرسترێ شەک و گومانتان لەو حەقەتە هەیە پێتان وایەکەوە هاوبەشی هەیە والعیاذ بالله. ئەو زاتەی کەوە فاتیری السەماوات والأرض ئەو زاتەی کەوە خالیقی السەماوات والأرض بەدیهێنەری ئاسمانەکان و زەویە وموجدی هما من العدم على غير مثال سابق کەواتە بە شێوەیەک ئەڵڵا تەعالا ئەو ئاسمان و زەویەی هینایتە وجود بە شێوەیەکەوە لە پێش ئەوە میثال و نمونەی پێشووتر نەبووە کەوا خوای گەورە چاوی لێ بکاتەوە ئیبداعی کردێ خوای گەورە سوبحانەهو وتەعالا بەو شێوەیە هینایتە وجود. ئەو زاتەی کەوە یەدعوکم لیەغفر لەکم من ذنوبکم واتە ئەڵڵا تەعالا لەسەر زمانی پێغەمبەرانی و هەروەها لە کتابەکانی خۆی بانگتان دەکا لە بۆی کەوە عیبادەتی ئەو بکەن بە تاک و تەنیا و تاعەت و جۆڕایلتان لۆ ئەوی بە تاک و تەنیا تاوەکو لە مقابل لیەغفر لەکم من ذنوبکم بانگتان دەکا لە بۆ یەکتاپەرستی و لە بۆ تاعەت و عیبادەتی و بە تاک و تەنیا تاوەکو لە تاوانەکانتان خۆش بی و ستری بکاو و هەروها سزاتان نەدا لەبەرەوەی مەغفرە بە معنای ئەستر والوقایە دێ کەواتە هەم سترتان بکات لە دنیا هەم وقایەش بتان پارێزی لە سزاکەی و سزاتان نەدا. تۆ خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەو زاتە عەظیمە کە پێغەمبەری ڕەوانە کردێ لەبۆی کەوە بانگتان بکە لە بۆ ئەو ڕێگا ڕاستە لە مقابلدا کە جۆڕایەلیتان کرد
پەرستنتان بە تاکوتەنە لە بۆ ئەو ئەنجامدا الله تعالى سترتان دەکا و لێتان خۆش دەبی ويؤخركم إلى أجل مسمى أي ويؤخركم في الدنيا إلى منتهى أعمالكم وهذا لجيان دا مولدتان بيدا حتى أو كاتك وتمنتان ما فلا يعاجلكم بالعذاب خواهي قولا سزاتان نادا لدنيا ويؤخركم إلى أجل مسمى كواتا حتى أو كات ديار كراوي كوا أزلتان دي أجر بيتو وەڵامی بانگەواز خی گەورە بدەنەوە هەتا کاتی دیاریکراوی خۆی کەەوە ئەزەلتانە هەتا ئەو کاتی سزاشتان لۆ نانێری کەواتە ئەگەروانەکەت معڕەزکەوە سزاشتان لۆ بێ لە وەڵامدا دیسان دەڵێن قالوا واتە کافرەکان بە پێغەمبەرانیان گوت إن أنتم إلا بشر مثلنا وما أنتم إلا بشر مثلنا في الصورة والهيئة گوتیان ئەنگۆ بە پێغەمبەرانیان گوت ئەنگۆ وەکو ئێمەنە لە سوورەت و لە هەیئەتەوە لە بەدەن و لە لاشەوە تأكلون مما نأكل وتشربون مما نشرب وەکو ئێمە نان دەخۆن وەکو ئێمە ئاو دەخۆنەوە ولستم ملائكة ملائكة نین فكيف نطيعكم ئەنگۆ وەکو ئێمە بەشەرن یعنی ئەوە یەکە لە گرێ کۆرەکانی کافرەکان لە هەموو سەردەمەکان پێیان تەسەوڕ ناکرێت کودەی پێغەمبەری خوا وەکو ئەوان بەشەر بی سبحان الله وەکو ئێمە بەشەرن نان دەخۆن ئاو دەخۆنەوە ئێدەی باش کانگۆ مەلایکەت لۆ جۆڕالیتان بکەین وإن أنتم إلا تريدون أن تصدون عما كان يعبد آباؤنا إتر وكيف تفضلوننا بالنبوة والرسالة إذا وأنقو وكو إما بشرا لو أنقو تفضيل بكرين ببيامو ببيغمبراتي هذه ما بس تنقوتسيا إنما تريدون بدعوتكم هذه بو دعووا ادعاء كذا كان أن تصرفونا عن عبادة ما كان يعبد آباؤنا من الأوثان والأصنام كواتا أنقوك إما بشرا ملائكة نين دي باشا لو تفضيل بكرين لسر إما بيغمبراتي ما بس تنقو تنها أوي كإما لسر ديني باب بابيران ما كواب تصنع بفرسن لسر أو دينو لسر أو بياما إما لابدا فأتونا بسلطان مبين هل درجة خسي بباوران بيغمبرانيا فأتونا بسلطان مبين أي فأتونا بمعجزة ظاهرة وحجة دامغة دي معجزة زور أشكراما نشان بدا بالغيه كوا أيما برانبري دستوسان بين تبين لنا صحة ما تدعونا إليه تاوكو ببتا بالبشتيكو راستو دروستي ادعاكين جو كوا بيغمبرن لابوهم بديار بيخي فنعلم أنكم على الحق لو حالتين من بديار بكو كان نقول سر حقا سعدي ضلي ومرادهم بين يقترحونها هم ما بس يعني أوي كوا أوان بخوان اقتراحوا بيشنياري جوريق لآيات دكان كوا أوانا من لوبينا وإلا فقد تقدم أن رسولهم جاءتهم بالبينات كواتا وكل آيات بيشو ترخوا يقولوا فرموي پیغمبرانیان بە معجزاتەوە هاتینە بەڵگەیان پێکەوە پێغمبەری خوانە بەڵام ئەوان دڵیان ئاو ناخواتەوە بۆ معجزاتان نا ئەوەی بەخوان اقتراح دەکەن بە ئەو نوع معجزاتانەمان لۆ بینن لە وەڵامدا قالت لهم رسلهم واتە پێغمبەرانیان ئینجا بە کافرەکانی قەومەکانی خۆیان دەڵێن إن نحن إلا بشر مثلكم ڕاز دەکەن صدقتم ما نحن إلا بشر بني آدم مثلكم في البشرية راز دكن إما وكو إيوة بشرين وكو إيوة بشرين عيني وكو بني آدم راز دكن بلام ولكن الله يمن على من يشاء من عباده أي ولكن الله يفضل على من يشاء من عباده بالرسالة والنبوة بلام خواهي قول سبحانه وتعالى کەسانێک لە بەندەکانی خۆی هەڵدەبژێری کەوا مشەڕەفی دەکا بۆی کەوا دەیکاتە پێغەمبەر و پەیامی پێڕادەسپێری ويفضلهم على كثير من خلقی تر خوای گەورە کەسانێک هەڵدەبژێری تەفضیلیشی دەکا لەسەر باقی مەخلوقاتی خۆی بۆی کەوا مشەڕەفی دەکا بۆ پێغەمبەرایەتیە وخوای گەورەش کە کەسانێک هەڵدەبژێری الله ئەعلەم خوای گەورە سبحانه وتعالى
الله تعالى زاناترە بۆی کەوا چێ دەکا بە پێغەمبەری خۆی. الله تعالى زاناترە بۆی کەوا چێ شایستەی بیکاتە پێغەمبەری خۆی عليهم الصلاة والسلام. فعلا پێغەمبەران أشرف الخلق تاجی سەری بەشەریەتن. خی گەورەش دەزانێت چێ شایستەی ئەو شەڕەفەیە. ئێدەی خۆ ئەگەر وەکو کافرەکان و بێ باوەڕان دەڵێن ئەگەر پێغەمبەران لە بەشەر نەبوونایە هەر مەخلوقێکی دیکە بانە ئەو جە مەلایکات یاخود هەر مەخلوقێکی دیکە والله ئەو کاتیش عوزریان ئەوە بدەیانگۆ ئەگەر ئەوە وەکو خۆمان با باشتر بوو چونکە ئەو سنفێکی دیکەیە ئەوەی بەو دەکرێت بە ئێمە ناکرێت. بەڵام خی گەورە لە وەکو ڕێزلێنانێک لە جنسی خۆمان کەوا لە بەنی ئادەم خی گەورە کەسان هەڵبژاردیە ئیتر خی گەورە سوبحانەهو وتەعالە لە هەموو کاسەیەک زاناترە. الله أعلم حيث يجعل رسالته لە هەموو کەسێک زاناترە کەوا پەیامەکەی خۆی بەچێ ڕادەسپێری. ولكن الله يمن على من شاء من عباده. أبي سعود دڵێ ئەوان يعنون أن ذلك عطية من الله تعالى كواتا پێغەمبەران مەبەستیان ئەوەیە لەو بەشەئاتە ولكن الله يمن على من شاء من عباده أن ذلك عطية من الله تعالى. مەسەلەی پێغەمبەرایەتی بەخششێکە لەلایەن الله تعالى يعطيها من يشاء من عباده. الله تعالى بمشيئەتی خۆی دەیداتە کەسانی لە بەندەکانی خۆی بەو پەڕی فەضل و منەتکردنەوە من غەیری داعیەتین توجیبه کاتە شتێک نییە لەسەر خی گەورە فەرزی بەڵام خی گەورە بە فەضل و منەت خۆی لەنا ئەو بەشەریەتە کەسانی هەڵدەبژێری ئەو شەڕەفەیان پێدەبەخشی و ئیتر دەیان کاتە مای ڕەحمەتیش لە بۆ ئومەتەکانیان. ئەبی حەیان دەڵێ ولم يصرحوا بما تميزوا به من وصف النبوة كواتا لێرەدا پێغەمبەران لە وەڵامەکەیاندا تەسریح بەوە ناکەن کە هەر یەک لەوان فعلا ئەو وەصفەی تێدایە کەوا خی گەورە ڕێزی لێنایە ولم يخصوا أنفسهم بمن الله وتعبير ناکە کە ئەمن پێغەمبەری خوامە و فەزلەکەی لەگەڵ من کردیە بل أدرجوها في عموم من شاء الله بەڵکو خۆشیان لە ڕیزی ئەو کەسانە باز دەکەن کەوا خی گەورە سبحانه وتعالى کەسانێک هەڵدەبژێر و منەتی لەسەر کردینە كل ذلك تواضعا منهم واعترافا بالعبودية. أو أسلوباش وەکو تەواضع و خۆ بەکەم زانینێک پیشان دەدەن و هەروەها اعتراف و دانانە بە بەندایەتی خۆیان لە بۆ الله تعالى کەواتە بەو پەڕی تەواضعەوە پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة وەسسەلام وەڵامیان دەنەوە کە خی گەورە منەت لەسەر کەسانێک دەکات کە هەڵیان دەبژێری ناڵێ ئەمن. وما كان لنا أن نأتيكم بسلطان إلا بإذن الله کەواتە لە بۆ ئێمە نەهاتیە لە توانای ئێمەدا نییە کەوا بەڵگە و موعجزەیەکتان لۆبین وەکو ئەنگۆ اقتراحی دەکەن إلا بإذن الله مەگەر الله تعالى مەشیئەتی لەسەر بی و فەرمانی لەسەر بی. وعلى الله فليتوكل المؤمنون وعلى الله وحده تەنها و تەنها لەسەر ئەو زاتە با ئیمانداران تەوەکل بکەن و پشتیان ببەستن تاوەکو ئەوەی کەوا لە مەسلحەتی ئەوانە خی گەورە لیان جێبەجێ بکە و ئەوەی لە زەرەری ئەوانە خی گەورە لیان دەفع بکە و تاوەکو بتوانن ئەو هێز و توانایان هەبی بتوانن کاروبارەکانیان جێبەجێ با تەنها و تەنها لەسەر الله تعالى توكل بكن. ابن عثيمين دڵێ وجوب التوكل على الله وحده پێویستە توكل تەنها و تەنها لەسەر الله تعالى بی وإفراده بالتوكل يؤخذ من تقديم المعمول على عامله وعلى الله فليتوكل. نافرمي المؤمنون يتوكلون على الله وعلى الله فليتوكل المتوكلون أو تقديم التأخير معناه حصر دقيق تنها وتنها پێویستە تەوەکل ئیمانداران لەسەر الله تعالى بی وەکو شيخ الإسلام دەڵێ فلا يجوز التوكل إلا على الله. هیچ کەسێک با بڵێن جائز نییە تەوەکل لەسەر هیچ کەسێک بکەیت تەنها و تەنها الله تعالى نەبی. ابن عثيمين دەڵێ إن التوكل من مقتضيات الإيمان دەڵێ تەوەکل کردن لەسەر الله تعالى پێداویستەکانی ئیمانە لەبەرەوەی خی گەورە ئەو فعلەی بەو وەصفەی بەستایتەوە وعلى الله فليتوكل المؤمنون ئەوەی ئیماندارە با تەوەکل لەسەر الله تعالى لە قەدەر ئیمانەکەت تەوەکل لەسەر الله تعالى دەکەی تەوەکل لەسەر ناکەی واتە نوقسانی لە ئیمانەکەت هەیە
سعديش دلي فالتوكل من العبادات الكبار راستي توكل يك عبادته هر قور كان كالله تعالى خوش ديبو بي رازية لبروي همو عباداتك كاينت لسر أو بنده سن توكل لسر خواهي قور كرده توان أون دا عبادتي بكي أقرنا عبادت بينا كري لويا إياك نعبد وإياك نستعين أو عبادة بيناك حتى استعانة بخواهي قورنا كي وداوي يارمتي لأونكي وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.